23 یانزەی 2018 واتە هەینی سەعات یانزەی بەیانی بە چاودێنی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی و کۆمپانی بە جێبەجێکردنی کۆمپانیای عێراقی تەقەدوم سیانزەیەمین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دەکرێتەوە بۆ ماوەی 6 ڕۆژ بە ئامادەبوونی بەڕێز پارێزگاری سلێمانی و کۆمەڵێک لە بەرپرسانی حکومی و حیزبی و سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی. لەم پێشەنگایە زیاتر لە 180 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری دەکەن و کە لە وڵاتەکانی دەوروبەر وەکو تورکیا، وەکو ئێران و هەروەها سووریا و ئوردن و لوبنان و مصر و هەروەها وڵاتانی هند و پاکستان و چەند وڵاتێکی کە وەکو سعودیا بەشداری دەکەن و هەروەها بازرگانەکانی خۆمان چەنەها وەکو بریکاری چەنەها کۆمپانیای جیهانی کە بەرووبوومیان هانیوە لە وڵاتانی وەکو سین و هند و کۆریا و وڵاتانی وەکو فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمریکا و کەنەدا بەروومەکانیان پێشکەش دەکەن و لە ئەم بەرووبوومانە زیاتر لە سێکتەر و بوارەکانی بینەسازیایە، نەوتایە، لە کارەبایە، دروستکردنی ئۆتۆمبیل و تۆڕەکانی پەیوەندی و هەروەها خۆراک و هەمان و چەنەها سێکتەر و بواری تری بازرگانی و پیشەسازی.